سڵاو خۆشەویستی گوێگرە عزیزەکانی رادیۆی کوردستان 24 و هاودەمانی بەرنامەی زمانێمە خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە لەگەڵ هاوکارم دلێر سەلیم و هاوکاری ئەویش سەرکار لەگەڵ ئێوەی خۆشەویستین. لە ئەڵلقەی ئەمجارەی زمانێمەدا باس لە زمانی دایک دەکەین. هەر دوو هەفتەیەکمان مایە دەگەینە ڕۆژی زمانی دایک، ڕۆژی جیهانی زمانی دایک. بۆیە ئەمڕۆ لەو بارەیەوە قسەکەین بۆ ئەوەی ئەگەر گفتوگۆ لەو بوارەوە زیاتری هەڵگرت لە ئەڵلقەکانی داهاتوودا بتوانین دەرفەت وەرگرین و قسەی دەبارەوە بکەین. بۆ ئەم باسە میێوانداری پرۆفیسۆر دکتۆر دارامان کردووە، دکتۆر دارا حەمید محەممەد کە لە کەلارەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە لە زانکۆی گەرمیان دەرس دەڵێتەوە مامۆستایە. دکتۆر ئەو کاتت باش. هەموو کاتێکتان باش. لێرە کەشوهەوا باراناویە. سڵاو و خۆشەویستی بەقەد ئەو بارانە بۆ تۆی بەڕێز، هیوادارم لای ئێوەش باران بێ. سڵاو ڕێز بۆ جەناب و بۆ بیسەرانی ڕادیۆکەتان. ڕاستیەکەی لای ئێمە هەورەکە تقریباً گەیشتووە هەور و هەڵایە، بەڵام جارێ باران دای نەکردووە بە ئومێدیەوەی ئینشاءالله بارانەکە دەست پێ. دکتۆر گوتت بارانەکە دای نەکردووە. بەر لەوەی بچینە ناو گفتوگۆ سەرچەکەمان وشەی دای نەکردووە داکردن بە چەند مەبەستێک بەکاردێت لە کوردیدا، وانە؟ دەکرێت بۆم باز بکەی منیش کۆمەک دەکەم لە شیکردنەوەکە. خۆی ئەو پێشگرە ئەو ئەپێکسەی سەرەتایی وشەکەدا لەگەڵ ئەو شانەی کردێ زیاتر بۆ ئاراستێ بەخوارەوە. یعنی ئێستا ئێمە چەند پێشگرێکمان هەیە، بۆ نمونە دا هەڵ ڕا ئەمانە هەر یەکەون هەر ڕادەیەک واتە ئەبەخشێت وشانەی کە لەگەڵیدا بەخشێت. بۆ نمونە ئێستا دا لەگەڵ وشەکانە بەکارهێنرێ زیاتر ئاراستەکەی بەخوارەوەیە. بۆ نمونە داکردن واتە بەرەو خوارەوە لەرەوە دێت، دابەزین لە شوێنێکی بەرزە بۆ شوێنێکی نزمتر. هەروەها هەڵمان نمونە زیاتر ئاراستەکە بۆ سەرەوە شتێکا بەکاربێت. دەنگت دەپچڕێ نازانم بۆ دکتۆر، دەنگت نازانم بڵێ بڵێ ببوورە نازانم مەوایلەکە نەختی دوور بێت. بەڵێ جا ئەو ئەنا ئێستا نازانم دەنگم ئەگە ئێستا باشە. ئەو پێشگرانە کە لەگەڵ وشەکانە بەکاردەهێنرێن واتاو مەبەستێکی نوێ بنیاد. بۆ نمونەوە کوتماندا زیاتر مەبەستی بۆ خوارەوە، ئاراستی خوارەوە، یعنی بەستێکۆ بۆ نزمیە دابەزین دانان لە تۆ شوێنێک داینی شتێک لە بەرزی دانەی بۆ نمونە هەڵ پێشگرێک لەگەڵ شانەی بەکارهێنرێ بۆ ئاراستەکە بۆ سەرەوە. بۆ نمونە هەڵەی هەڵگرتن هەمیش شوێنێکی نزمەوە بۆ هەڵدان بۆ بەرەو ئاراستی بۆ سەر. واتە ئەو پێشگر و ئەو پێشگرانن کە حکمی واتەکارەکەن و زمانی کورد زمانی یاخوباوڵێ کورد زۆر جوان توانی هەموو کەرەستەکان بەکار بێنێ بە مەبەستی نوێ کەرەستە زمانەکان یەک بدا بۆ تایەکی نوێ. چونکە ئەمە سروشتی زمان وایە، هیچ زمانێک ناتوانێت بەر بە هەموو دیارەکان وشە و لێکزیم و یەکەی زمانی هەبێت. بۆیە وشەکان یەک ئەدرێن داەوە و وشە و نوێ لێ پێکەهێنرێ. یەکێ لەو شێوازانە یا ئێستا دوێ لێبوو داکردنە واتە یەک لە بەرزێکەوە بهێنرێتە خوار. بەڵێ باران لە هەور لە هەورەکان داێ بە ویست و ئیرادە و دەسەڵاتی پەروەردگار. بەڵێ ئێمە دەڵێن بارانەکە دای دەکا، یعنی دەبارێ وە لە هەمان کاتدا شوانەکە ئاژەڵەکان دادەکاتە ژوورەوە دای دەکا. ئەو داکردنش هەمان وشەیە، بەڵام بە پێی شوێنەکەی لە ڕستەکەدا ماناکە دەگۆڕێ. بەڵێ
ئەوە کاک لەسەرەوە بڵێم ئەمە وشەکان یاخود یەکە زمانیەکان بەپێی کۆنتەکسەکان پێی سیاقەکان بەپێی دەوروبەرەکان ئەکرێ واتە و مەبەستی زۆر جیاواز بگەێنن ئەوە شتێکە لە توانەکانی زمان بۆ ڕایانی پەیوەندیکردن. بەڵێ با بڕۆینە سەر بابەتە سەرچەکەمان زمانی دایک. بەر لەو ڕووداوەی کە بووە هۆی ئەوەی ڕۆژێکی جیهانی بۆ زمانی دایک دیار بکرێ کە مەودای دیارکردنی ئەو ڕۆژەش لەگەڵ ڕووداوەکە مەودایەکی زۆرە ساڵانێکە و بەر لەو ڕووداوەش زمان ئەدی هەر گرنگ نەبوو بۆ مرۆڤایەتی بۆ یان ڕابەرانی مرۆڤایەتی کە گرنگی بە پەیوەندی مرۆڤایەتەکان و نەتەوەکان دەدەن زووتر بیریان لەوەی نەکردەوە کە ڕۆژێک بۆ زمانی دایک دابدرێ هەموو نەتەوەکان بەهای زمانی خۆیان کە زمانی دایکە بزانن. لە ڕاستیدا مرۆڤایەتی لەوەتەی هەیە بەتی ئەم جۆرەی مرۆڤ پێ ژیر لە زمان ڕاماوە واتە لە بەهای زمان گەشت چونکە یەکێکە لە هۆکار سەرەکیان یەکێکە لەو هۆکارە سەرەکی کە مرۆڤی پێ لە گیان لەبەرەکانی تردا دەکرێتەوە. تەنانەت نمونە ئەرستۆ ئەڵێ مرۆڤ گیان لەبەرێکی گیان لەبەرێکە ئاخاوتن نیە نیە واتە بۆ چوونە ئەوەی ئێمە جیاکات لە گیان لەبەرەکانی تر زمانە مرۆڤ لەوەتی هەیە بەهانی زانیوە درکی بەهای زمان کردووە و لێ ڕاماوە پرسیاری لا دروست ئەنە چییە بۆچی مرۆڤ تەنها بەنای ئاخاوت مرۆڤ هەیە لە ژمارەیەکی کەم لە دەنگەکان کە ئێستا زمانی کوردی مەسیحود بەڵام ئەتوانی ملیارات ڕستە بەو چەند دەنگە دروست بکەیت یعنی ژمارە دەنگەکان بەڵام ڕستە دەربڕینەکان پێتان ئەمە هەمووی جێ پرسیار مرۆڤ پەیدا بووە لەسەر ئەم دیاردەیەان جێ تامان بووە و جێ بەخۆیان بینین لە سەفەی گریکیەوە لەوە لە ڕۆمانیەوە لە سەفەی عەرەبیەوە لە فەلسەفەی سەدەکانی ناوەڕاست فەلسەفەی نوێ لە مۆدێرنە لە پۆستمۆدێرنە هەمیشە زمان بابەتە لە بابەت هەمیشە زمان بابەتێکە گرنگی پێدا دکتۆر بمبورە دەنگت زۆر خراپ دێ یعنی هۆکارەکە نزیکی و دووری نییە ڕەنگە شەبەکەی ئینتەرنێت تەواو نەبێ بمبورە پەیوەندیت پێوە دەکەینەوە بۆی بزانین چۆن چارەسەریم گرتکەین شەبەکە لای من زۆر تەواو ئەگەر هاوکارانم با بزانین هاوکارانم چارەسەری گرفتەکە بکەن بەڵکو هێڵی ئینتەرنێتەکەی ئێمە وەکو پێویست نەبێ چارەسەری بکەین تۆش ئەگەر چێکێکی بکەوە دکتۆر جان خۆشەویستان لەگەڵ دکتۆر دارا بەردەوامە بین بەڵام پەیوەستبوونەکەمان پێکەوە یان هێڵی پەیوەندبوونەکەمان خراپە بۆیە دەمانوێ ئەگورفتە نەمێنێ هەم من هەم ئێوەی خۆشەویستیش بتوانین لە دکتۆر حاڵی ببین چونکە بابەتێکی هەستیارە زمانی دایک بۆ هەموو مرۆڤێک گرنگە و پێویستە نەوەی ئێمە تاچی کورد بە گەورە و بچووکەوە بەهای زمانی خۆی بزانێ و زمانی کوردی بەکەمتر لە زمانی نەتەوەکانتر تەماشانەکە ئێمە هەڵپەمانە بۆ ئەوەی زمانی نەتەوەکانتر فێر ببین بەڵام پێویستە لەگەڵ ئەوەشدا هەڵپەی ئەوەشمان بێ زمانی خۆشمان بگوازینەوە بۆ نێو نەتەوەکاندی و ئەوانیش بەهایەک بە زمانی ئێمە بدەن. دکتۆر جان ئەمێدەوارم ئەم جارە دەنگەکە باش بێ بتوانین لێت حاڵی بین چووکە زۆر بە وردی و بە گرنجیەوە بابەتەکان باز دەکەی. بەڵێ ئەگەر گوێتان لێ بوو یان دووبارەی کەینەوە وەڵا زۆر بە کورتی
باسی دووبارەی بکۆ هەندێکی گەیشتووە بەڵام ڕەنگە بۆ جۆگران پێویست بێ بە خێرایی بچیەوە سەری وەک وتمان زمان لەوەتەی مرۆڤ هەیە ئەم مرۆڤەی ئێستا مرۆڤی ژیر زمان جێ تێڕامان بووە زمان جێ سەرنج بووە بیری لە زمان کردوێتەوە بۆچی ئەم زمانە تایبەتە بە مرۆڤ بۆچی ئەم گیان لە بەرەکانی تر توانای بەرهەمهێنانی ئەم زمانیان نییە تەنانەت ئەمە وای لە فەیلسوفێکی وەکو ئەرستۆ کردووە کە بڵێ مرۆڤ گیان لە بەرێکە توانای ئاخاوتنی هەیە هەنواتە زمانەکە جای ئەکاتەوە و ئەمە جێی تێڕامان بووە لەلایەن فەیلسوفەکان چی گریکیەکان چی هندەکان چی عەرەبەکان ڕۆمانەکان تەنانەت فەلسەفەی نوێ تەنانەت لە مۆدێرنە و پۆستمۆدێرنە هەمیشە بایەخ بە زمان درراوە و هەمیشە قوتابخانەکان توێرەکان زانستەکان لە بەهای زمان گەیشتون و نەبیانی لە دوای پەنجاکانەوە کە ئەو ڕووداوە ڕوئەدا ئینجارە لا بەلای زمانە کرابێتەوە بەڵکو مێژوویەکی زۆر کۆنیەیە چی وەکو لێکۆڵینەوە چی وەکو سەرسام بوون چی وەکو تێڕامان لەم دیاردە پڕبەهایە کە پێوترێ زمان ئەو ڕووداوە بە کورتی بجێڕەوە بۆی جێگرانیش بەبیریان بێتەوە ئەگەر زانی بێشتیان ئەو ڕووداوە چی بوو کە بووە هۆی ئەو بڕیارە و دیارکردنی ئەو ڕۆژە ئەم ڕۆژە لە ڕاستیدا لە ڕووداوێکەوە سەرچاوەگرێت کە لە ساڵی 52 ڕوویداوە لە پاکستان ئەو کاتە پاکستان بڕیارێکی دەرکردو بوو کە زمانی فەرمی پاکستانی ئۆردویی بکات بە زمانی فەرمی هەموو پاکستانەکان چونکە لە کایی دەوڵەتی پاکستانە چەندین ملەتی تر هەبوون لەوانە ملەتی هندی ملەتی کشمیری ملەتی بەنگالی ئەمانە هەموو لە چێوەی ئەو دەوڵەتە دابوون کە پاکستان بوو ئەم بڕیارە بەلای ئەوانەوە پەسەند نەبوو ئەوان ئەم بڕیاریان پێ پەسەند نەبوو بۆیە ڕژانە سەر شەقام ڕژانە سەر جادە خۆپشاندان دەستی پێکرد بە تایبەتی لەلایەن مامۆستایان و مامۆستایانی زانکۆ و خوێندکارانی زانکۆ و بەرپەشدانەوەشیان لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتەی پاکستان بەهێز و زەبروزەنگ بوو ژمارەیەکی لێ کوشتن ژمارەیەکی لێ زیندانی کردن و ئەو شتانە هینەکان کپ کرایەوە ناڕزایەتەکان کپ کرایەوە بەڵام ئەم ڕووداوە کوشتنی ئەو خەڵکە بێتاوانە لە زیهنی بەنگلادیشیەکاندا مایەوە هەتا ئەو کاتێک کە سربەخۆیان وەرگن لە هەفتاکان کاتێک کە جا دەبێتەوە بەنگلادێش لە پاکستان سربەخۆی وەردەگرێت کار لەسەر ئەم بابەتە دەکات ینی تێی ناپەڕێنێت و لە بیری بچێت کاری لەسەر دەکات هەتا لە 1999 ئەتوانێت لە ڕێکخراوی یۆنسکۆ ڕەزامەندی وەربگرێت کە ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێ وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک دیاری بکرێەوە یونسکۆ ڕەزامەندی لەسەرەدا و بەردەوامش دەبن لەسەر کارکردن لەسەری هەتا لە ساڵی 2008 ئەو ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی زمانی دایک لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە دانی پێدا دەنرێ و ئەمە زیاتر بۆ هەموو ملەتانە طبعاً بەڵام زیاتر بۆ ئەو ملەتانەیە بە تایبەتی بۆ ئەو ملەتانەیە کە خاوەنی کیانێکی سربەخۆنین چونکە ئەو ملەتانەی کە خاوەنی کیانێکی سربەخۆنین زمانەکەیان لەژێر هەڕەشەدایەوە لەژێر مەترسیدایە بۆیە ئەو بۆنەیە زیاتر بۆوانە بە تایبەت بۆوانە بەڵام ملەتانی جیهان بەگشتی ئەو یادا بەش ڕاگرن و پیرۆزی ئەەکەن ساڵانە باسی کیانی سربەخۆکەی کە دەوڵەتە ئێمە هەرێمێکین دەوڵەتمان نیە هەرێمێکین بەڵام هەستەکەی لە ڕیزبەندی زمانەکانی دنیا زمانی کوردی لە ڕیزی زۆر زۆر پێشەوەیە لە زمانە زۆر زیندوو کارایەکانە ئەمە لەسەر چ پایەیەک وەستاوە ئاوا بەهێز لەو ڕیزبەندیە ماوەتەوە لە ڕاستیە ئەوە زۆر جێی دڵخۆشیە بەڕاستی ینی کە زمانەکەمان لە ڕیزبەندیە جیهانەکانە لە پێشەوەی ئەو زمانانن کە ئێستا زمانی کوردی بەداخەوە بە زمانی دووەم و سێمیان هەندێجار بە زمانی ناوچەی و بە زمانی لۆکاڵی داهێن ئەوە دراسات ئەوە لەسەر چەند بنەمایەک کراوە سەلماندوویەتی کە کورد زمانی کوردی لەوان کۆنتراوە لەوان ئینترا ئەوە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە زمانی کوردی یەکێکە لە زمانە هەرە کۆنەکانی ناوچەکە یعنی ئەم زمانە خاوەنی مێژوویەکە
زۆر کۆن لە زمانانی دەرودراوسێمان زۆر کۆنترە و ڕەگ و ڕیشەی زۆر کۆنە و ئەتوانین بڵین لە ناوچەکەدا یەکێکە لە کۆنترین زمانەکان. ئەمە لەلایەکی تر ئەم زمانە لە ڕووی بەکارهێنانەوە لە ڕووی قسە پێکەرانەوە ژمارەیەکی زۆری قسە پێکەری هەیە لە هەرچەندە زمانەکە دابش کراوە بەپێی بەداخەوە بەپێی ئەوەی سیاسەکە هۆکارە سیاسەکان هۆکارە سیاسەکە دابش کراوە بەسەر 4 وڵاتە کە لە ئەسڵا خۆی 5 بەڵام تر ئێستا 4ەکە بووە بەڵام توانیوێتی هەسەنایەتی خۆی توانیوێتی ئەساڵەتی خۆی هەتا ئەم ساتە وەختە بپارێزێ هەرچەندە بە دەیان شێوە لە دەیان کەناڵەوە دژایەتی کراوە ڕێگری لێکراوە کە هەڵدراوە کە لە قسە پێکەرەکانی بەکارهێنەرەکانی دایبڕن بەڵام زمانەکە زمانێکی پتەوە خاوەنی یاسا و دەستورێکی پتەوە توانیوێتی خاوەنی فەرهەنگێکی پتەوە توانیوێتی ڕەسەنایەتی خۆی بپارێزێ و هۆکارێکی تر ئەوەیە دڵسۆزی و خۆشەویستی خەڵکیە بۆ زمانەکەی وای کردووە کە زمانەکە پارێزراو بێت و تا ئێستاش لە ڕیزی پێشەوە بێت لە ناو زمانانی میلەتانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە لە ڕیزی پێشەوەیە لە ڕیزبەندی زمانانی سەرگۆی زەوی بەگشتی هەستەکەی هەندێک تاک هەیە لە نێو کۆمەڵگەی کوردی مامەڵەیەک لەگەڵ زمانی خۆیەکە لەگەڵ زمانی دایکەکە لەگەڵ کوردیەکە وەکەوەی هەستێکی شوورەی هەبێ بۆ ئەو زمانە لێرە و لەوێ ئەم تاکە خەڵک وە دەرەکەوێ ئەمە لە چیوە سەرچاوی گرتووە بۆ ئەم هەستە لای ئەو تاکە دروستە بێ. پرسیارێکی زۆر بەجێ چونکە ئەوە زۆر جار ئێمە ئەیبینین پێچێت زمانەوانان زیاتر هەستی پێ بکەن لە خەڵکێکی ئاسایی ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین بەداخەوە ینی ئەمەشە ڕاستیەکەی هۆکارێکی سیاسی هەیە دواتر ئەو هۆکارە سیاسیە هۆکارێکی هۆشیاری لێوەی سەرچاوە ئەگرێت سیاسی و هۆشیاری بەڵێ ئێمە ئەگەر سەیری مێژووی زمانەکەمان بکەین ئەبینین وەک پێشتر وتم بە درێژایی مێژوو لەلایەن وەک بڵێ قەدەری زمانی ئێمە قەدەری میلەتی ئێمە وایە کاتێک کە دابەشش ئەکرێ ئەو میلەتانەی کە بە زۆر پیانەوە ئەچەسپێنرین ئەبن بە دوژمنی سەرسەختمان یەکاکە قێنە ئێستا من بە زۆر لە عێراقدا دانراوم ئەمە واقعەکە هەومان ئەزان کراین بە بەشێ لە عێراق بۆ دژایەتی زمانەکە مەکەی بۆ هەولی سڕینەوەی زمانەکە مەدەی بۆ هەولی لە ناوبردن مەدەی یعنی ئەمە قەدەرێکی زۆر سێرە بەڕاستی تووشی ئەم میلەتە بووە ئەمە ڕەگی هەیە مێژووی هەیە بە درێژایی مێژوو نەیارانی کورد هەولیان داوە بە دەیان هۆکار بە دەیان وەسیلە بە دەیان کەناڵ سوکایەتی بە زمانەکە بکەن زمانەکەمان بە زمانی دووەم دابنێت بۆ نمونە ئەحمەی خانی لە 350 ساڵ پێش ئێستا کە ئەڵێ من ئەدەم زمان بە زمانی کوردی بخوێنم بۆەوەی ڕەچە بشکێنم ئەو ڕچەیە کە لەسەری ڕۆیشتون و زمانی کوردی نابێ بە زمانی ئەدەبیات من هەوڵەدەم زمانی کوردی بنووسم بە زمانی کوردی بخوێنم بۆەوەی بۆ هەموو دنیا بنووسم بۆ هەموو دنیا بیسەڵمێنم کە زمان کە کورد خاوەنی کەلتورە کورد خاوەنی فەرهەنگە یاخود نالی کاتێک ئاڵێت تەبعی شەکەرباری من کوردی ئینشاءەکە ئیمتیحانی خۆی مەقسوودی لە عەنداوەکە ئەمە وەڵامدانەوەیە بۆ ئەو کەسانەی کە هەوڵیان داوە دژایەتی زمانی کوردی بکەن هەوڵیان داوە زمانی کوردی بە زمانێکی ئەدەبی دامێنن بەداخەوە لەم سەردەمەشدا وەکو ئێستا جەنابەت ئاماژە بگرن لەم سەردەمی تەکنەلۆژیەشدا هێشتا ئەو بیرە ماوە ئەو بیرە ڕەگەزپەرستیە ماوە بەداخەوە هاتۆ ناو خۆشمانەوە کە زمانی کوردی زمانی زانست نییە باشە بۆ زمانی کوردی زمانی زانست نەبێ ئەی بۆ کاتی خۆش ئەوترا زمانی کوردی زمانی ئەدەبیات نییە ئەوە خانی ئەوە جززیری ئەوە نالی و سالم و کوردی و ئەوە تا ئەمڕۆژ بوو بە زمانی ئەدەبیات و زمانی ئەدەبیاتێکی باڵا و ئەمڕۆ بە شانازیەوە بەرهەمی گەلێ لە شاعیرانمان لە نووسەرانمان لە ڕۆمانوسانمان تەرجەمە ئەکرێ
وەکو بەختیار عەلی وەکو شێرکۆبێ تەرجەماکرێ بۆ دەیان زمان کەواتە بۆ زانستەکەش هەمان شتە ئێمە با کار بکەین لەسەرەوەی کە زمانەکەمان بکەین بە زانستی زمان هەموو ژێرخانی پێویست لە زمانی کوردیدا هەیە بۆی بێت بە زمانی زانست بەڵام کێشەکە لێرەدایە کە نەیاران ئەمان لە مێشکی تاکی کووردا ئەچەسپێنن کە زمانەکەتان زمانی زانستە زمانەکەتان زمانی ئەدەبیات و مێژوەیەکی دوور و درێژەیە وای لێ کردوون کە هەندێکمان باوەڕ بکەین بەڵێ زمانەکەمان زمانی ئەدەبیات نییە یاخو زمانەکەمان زمانی زانست نییە و زمانەکەمان بە کەمتر بزانین بە کەمتر سێ لە زمانانی بیانی کەواتە لە ڕێگەی بعدە سیاسیەکە کاریگەریە هۆشیاریەکەش دروستەکرێت لە ناو موخە هۆشیاریەکە هۆکارە سیاسیەکەی وای کردووە کە ئێمە هۆشیاری تەواومان نەبێ بەرامبەر بە بەهای زمان جگەلەوە ئەوانەی کە بە کوردی قسەکەین ڕۆژانە هەندێک چەمک و دەستەواژە هەیە بەکاری دێنین کە کوردی نین لە قسەکردنێکدا بۆن ئۆ مای گات با بڵین ئاخر ئای خوایە جان وای خوایە چەند جوانترە ئەمە کاتێ دەڵێ ئەو مایگات پێی وایە پێناسەیەکی ڕۆشنبیرتر بوون بەدەست دێنێ لەلایەن لە لای بیسەرەکەیەوە لە لای ئەو کەسەی کە قسەی لەگەڵەکە ئەگەر پێوانەی تێگەیشتن و ئاستی ڕۆشنبیری چەمکێکی نامۆ و چەمکێکی بێگانە بێ لێرە زمانی کوردی چی بەسەردێ ئەو گزارشتە کە لە کوردیدا هەیە چمانایکی بۆ دەمێتەوە ئەگەر بە خێرایی بۆ مازکەی باشە چونکە کات بەرەو کورتاییە لە ڕاستیدا ئەوە بابەتێکە لە زماندا پێوترێ کۆد سویچین کۆد سویچین واتە کۆد گۆڕین کۆد گۆڕینمان هەیە و کۆد تێکەڵکردنیشمان هەیە هەندێک جار ئاخێوە لە قسەکە لە کاتی ئاخەوتندا بەویست بێ یان بە نەویست بێ ئیرادی بێ یان لە ئیرادی بێ هەندێک وشە و زاراوە بەکارهێنێ کە وشە و زاراوە بیانی کە لە زمانەکەی خۆیدا هەیە ئەمە ئەگەر پێوەست بێ بەوەی کە ئەو سیاقەی کە تێیدا قسەکە لەگەڵ بیانیەکە لەگەڵ کەسێکە کە بۆ نمونە بابەتێکی دیاریکرا بۆ نمونە ئێستا ئەگەر لە زمانەوانی قسە بکەین هەندێ وشە و زاراوە هەیە ئەبێ بە ستاندارد ئەبێ بە ستانداردی جیهانی ئەمە تا ڕادێک ئاساییە ئەگەر وەکو دوو زمانەوان بەیەکەوە قسە بکەن هەندێ وشە و زاراوەی جیهانی گردونی بەکار بهێنرێ ئەمە تا ڕادێک پێ بەڵام کاتێ ئاخێوەرێکی ئاسایی کاتێ من و تۆ باسی بابەتێکی کۆمەڵایەتیەکەین کاتێ دوو کەس پەیوەندێکی کۆمەڵایەتی ئاسایی بنیادەنێن هیچ پێویست ناکات تۆ پەنابەریتە بەر وشە و زاراوەی بیانی ئەگەر هات و وشە و زاراوەی کوردی ڕەسەن و پەتی جوان هەموو بەرامبەری یعنی هیچ پێویست ناکەوەکەوە جەنابەت دەسە من چی پێویستەکە بڕێم مایگۆت لە کاتێکا کە ئای خوایە ئەم وشە جوانە کوردیە پەتیە هەیە چی پێویستەکە لە ڕاستیە بەکارهێنانی ئەوە هەندێک جار ئەگەڕێتەوە بۆ دۆخی سایکۆلۆژی تاک چونکەوا هەستەکات کە ئەگەر هەندێک وشە و زاراوەی بیانی بەکارهێنا ئەوەی تر ئاسی ڕۆشنبیری بەرزتر ئەنوێنەیە کە ئەوە ڕەوانیە بەڕاستی هیچ زۆر دوورە ڕاستیەوە ڕاستی ئەوەیە کە تۆ زمانی کوردی پەتی خۆت بەکاربێنی ڕۆژی زمانی دایک تۆ پرۆژەت چییە وەک کەسێکی پسپۆر لە بواری زمان و پێم وایە ئەرکە بۆ تۆ بۆ هاوپیشەکانت کە لەم ڕۆژەدا پرۆژەتیان هەبێ و پرۆژەی ساڵانەتان هەبێ تەنیا لەو ڕۆژە نەبێ لە ڕاستیە ئێمە بە خۆشحاڵیەوە ئەێرێم ینی ساڵانە یادی ڕۆژی دایک بەسڕاگرین من یەکەم جار کە بەشدار بووم لە 2012 بوو لە هەولێر وەرکشۆپێکمان کرد ئەکادیمیا و دواترش کرا بە کتێبێک و بە ناملکەیەک و بڵاو کرایەوە بە توێژینەوە بەشدار بووین ئەوە یەکەم بەشداری کردنی من بوو لە ڕاستیە ئەم ساڵچیت هەیە کاتمان زۆر لە دوای ئەوە ساڵانە ئێمە چالاکیمان و ئەم ساڵ ئێمە پرۆژەیەکمان هەیە کە خۆی لە وەرکشۆپێکە ئەبینێتەوە وەرکشۆپەکە سێ بڕگەیە بڕگەیەکیان سیمینارە چەند سیمینارێ لەخواگرێ لە زانکۆ و خۆشبەختانە من بەشدارم تێدا بڕگەی دووەم و هەر خۆشم سەرپەرشتیەکەم و بڕگەی دووەم
کۆڕێکی شعریە و خوێندنەوەیەک بۆ ئەو کۆڕە شعریە هەیە لەلایەن کۆڕە شعریەکە بۆ دکتۆر فەریدون عەبدولبەرزنجیە و خوێندنەوەکەش لەلایەن دکتۆر دڵشاد عەلیەوە هەبێ و چالاکی سێمان کە خوێندکارەکانمان پێی هەڵەسن بەشی سێمی وەرکشۆپەکە سیمینارێکە پەیوەست عەفو شانۆیەکە نمایشکردنی شانۆیەکە پەیوەست بە زمانی دایک واتە باسی زمانی دایکەکە و هەر ئەمڕۆ خۆم لەگەڵ ئەو گروپە دانیشتم و چووکە سیناریۆکەی خۆم نووسیومە و چیرۆکەکە خۆم نووسیومە و سیناریۆی ئەکرێ و نمایش ئەکرێ و ئێوارەکەشی لێرە ڕێکخراوی ژیار هەیە من بەشدار گەڕیانە لە وەرکشۆپێک کە تێیدا سێ سیمینار تەقدیم دەکرێت هیوای سەرکەوتن و بەردەوامی دکتۆر جان خۆزگە کات دەرفەت دابا زیاتر قسە بکەین سوپاس ماندوومان کردی و هەر سەرکەوتوو بن سوپاس بۆ ئێوەش کاتێک شەد جێگرانی خۆشەویست بینەرانی ئازیز لە سۆشیال میدیا هاتینا کۆتایی بەرنامەی ئەمجارەی زمانێمە هیوادارم سوودێکمان گەیان دەبێت تاڵقەیەکی دی ڕێز و خۆشەویستی من و دلێر و سەرکار بۆیەوە و خواتان لەگەڵ